بەڵێ شوان سڵاو لێبێ پێش چەند خولەکێک دەوڵەتی یاسا بڕیاریدا بایکۆتی دانیشتنی ئەمڕۆی پەرلەمان کە بەهۆی ئەوەی کە پشکی هەرێمی کوردستان لە ١٧٠ خۆی مایەوە. هەڵبەتە دەوڵەتی یاسا پێشنیاریەوەی کردبوو کە ئەو پشکە بۆ لە ١١ کەم بکرێتەوە و هەندێک پێشنیاری دیکەی خستووە بەردەم دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و چەند جارێک ئەو پێشنی ئەرانە چووە ناو پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 و دواتر دەرچوو و ئەمڕۆ لە ناو دانیشتنەکە دەوڵەتی یاسا هەوڵیدا ئەو پرۆژە یاسای بخاتە ناو یاخود ئەو پێشنیارانە بخات ناو ڕەشنووسی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 بەڵام بە شێوەیەکی گشتی لایەنە سیاسیەکان لەسەرەوە ڕێککەوتن کە ئەو پشکە وەک خۆی بمێنێتەوە بۆ پێی کە ئەو پشکە لە ساڵی 2005ەوە وەک پشکی هەرێمی کوردستان دیاری کراوە تا دوای ڕاپرسی دانیشتوان یاخود دیاریکردنی ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان دواتر بڕاردان لەسەری بۆیە ئەو پشکە دەبێەوە خۆی بمێنێتەوە و فراکسیۆنە کوردستانیەکان لەسەرەوە سوور بوون کابێتەوە ئەگەر بێت ئەو پشکە دابەزێت بۆ لە ١١ ئەوان بایکۆتی دانیشتەکە دەکەن و دەنگ بە پرۆژە یاساکە نادەن. هەڵبەتە فراکسیۆنە کوردەکان و سەرۆکی فراکسیۆنە کوردەکان کوردەکان دوای زنجیرەیە کۆبوونەوە لەگەڵ سەرجەم فراکسیۆنەکان دیکەی نێو پەرلەمانی عێراق توانیان قەناعەت بە زۆربەی کوتلەکانی نێوماڵی شیعە بکەن و زۆربەی کوتلەکانی نێو ماڵی سوننە بکەن و لە پشووی کاتژمێری پەرلەماندا کە سەلیم جوبوری وەریگرت چوونە کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی پەرلەمان توانیان قەناعەتی پێ بکەن کە پشکەکەی هەرێمی کوردستان وەک خۆی لە ١٧ بمێنێتەوە لە بەرامبەردا کورد داوایەکی دیکەی یاخود تەنازولی داوایەکی دیکە کرد کە ئەویش پشکی حاکیمەیە و ئەو پشکە واتە دەرماڵەی گەنم و دەرمان کورد وابەستەی کردەوە بەوەی کە ئەم بڕیارە لێرەدا تێ بپەڕێت دواتر بە بڕیاری حەیدەر عەبادی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە سەرف بکرێ یاخود سەرف نەکرێ. هەڵبەتە لە ئێستادا بە شێوەیەکی گشتی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 تا ڕادەیەک گەیشتنەتە ملحەق و کۆتاییەکەی و پشکی هەرێمی کوردستان لە ١٧ مایەوە بەڵام دەرماڵەی بڵێن گەنم و دەرمان و خۆراک کە هەرسێکیان لە دەرەوەی ڕێکەوتنامەکەی هەرێم بوون لە ئێستادا وابەستە کراوە بە بڕیارێکی حەیدەر عەبادی و لە ناو پەرلەمانی عێراقدا بەو شێوازە پەسەند کراوە کە بێ حەیدەر عەبادی بڕیار لە ناردن یان لە ناردنی ئەو پشکەی هەرێم بکا کە پشکی گەنم و یاخود پشکی جوتیاران و هاوڵاتیانە بۆ دەرمان و خۆراک. بۆیە دوای ئەم بڕیارە دوای ئەوەی کە پەرلەمان لەسەر ئەمە ڕازی بوو دەوڵەتی یاسا کە گەورەترین کوتلەی نێو پەرلەمانی عێراق بڕیاریدا کە بایکۆتی دانیشتنەکان بکە و لە ئێستادا سەرجەم ئەندامەکانی هۆڵی دانیشتنی پەرلەمانیان بەجێهێشتووە بەڵام دانیشتنی پەرلەمان بەردەوامی هەیە بۆ پێی کە سەرجەمی کوتلەکانی دیکە ئامادەن و دەوڵەتی یاسا 90 و چەند یاخود 93 بۆ 94 کورسین واتە ڕێژەی زۆری نەنین بەجێشتنی ئەوان دانیشتنەکە هەر بەردەوامی هەیە بۆ پێی کە ڕێژەی یاسایی خەلەلی تێ ناکەوێت و لە ئێستادا دانیشتنەکە بەردەوامەیە. بۆیە بایکۆتکردنی دەوڵەتی یاسا لە دانیشتنەکەی ئەمڕۆدا بۆ هۆکارەوەی کە کۆنگرەکەی سەرۆکی پەرلەمانی عێراق سەلیم جوبوریش دوا بخرێ و بڕیارە دەوڵەتی یاسا کۆنگرێکی ڕۆژنامەوانی ببەستێ بەڵام تا ئێستا نازانین کۆنگرەکەی دەوڵەتی یاسا پێش کۆنگرەکەی سەلیم جوبوریە بێت کە سەلیم جوبوری وا بڕیارە تایدا بڕیار لەسەر بە فەرمی بڕیار لەسەر پەسەندکردنی بودجەی ساڵی 2016 بدات و بە یاسا بیناسێنێت دوای ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان. هەڵبەتە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 لە ماوەی 2 مانگی ڕابردوودا پەرلەمانی بەخۆیەوە سەرقال کردبوو بۆیە سەلیم جوبوری وا بڕیار بوو چەند خولێکێک دوای دانیشتنەکە بێت لێرە کۆبوونەوەی یاخود کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەسێ بەڵام بایکۆتکردنی دەوڵەتی یاسا بۆ دانیشتنەکە بۆ هۆکاری ئەوەی کە کۆنگرەکەی سەلیم جوبوری بۆ کاتێکی درەنگتر دوا بخرێەوە وا بڕیارە دەوڵەتی یاسا کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەبێ بەڵام وەکوتم تا ئێستا نازانرێت دەوڵەتی یاسا پێش سەلیم جوبوری کۆنگرەی ڕۆژنامەکەی دەبەسێ یاخود دوای کۆنگرە ئەوە بازنەی ڕاگەاندنی پەرلەمان بڕیار لەسەر ئەوادا. بەڵام بە شێوەیەکی گشتی تا ئەم خولەکەی لەگەڵ تۆدا قسە دەکەم ئەندام پەرلەمانە کوردەکان و سەرجەم فراکسیۆنەکانی دیکەی عێراقی نێوگروپانی عێراقی لە ناو هۆڵی کۆبوونەوەدان تەنها دەوڵەتی یاسا بایکۆتی دانیشتنەکەی کردووە بە سەرجەم ئەندام پەرلەمانەکانیەوە. بەڵێ ئومێددین وڵات بۆ هەر پێشاتێکی نوێ بە تایبەتی کۆنفرانس هەواڵەکەی سەرۆکی پەرلەمان یان ئەگەر دەوڵەتی یاسا کۆنفرانسێکی هەواڵی هەبوو. سپاس بۆ ئومێد محەممەد بە پرسی ئۆفیسی نارتی لە پەرلەمانی عێراق